سڵاو جێگرە خۆشەویستەکان بینەران لە سوۆشیال میدیا. من عەزەدین زەچیزادەم لە بەرنامەی زمانێمە لە رادیۆی کوردستان 24ەوە لەگەڵتان دەبم دیسان بۆ ئەڵقەیەکی دیکە. هاوکارم درێر سەلیمیش دەرهێنەری بەرنامەکەیە و میوانێکیشمان هەیە، ئەویش مامۆستا ناسێ حوسێنە. بەخێر بێ مامۆستا. سپاس دەکەم بژیت هەربژیت. لەگەڵ مامۆستا باسی فەرهەنگێک دەکەین کە دیالێکتی ژوور و ناوەڕاست لەو فەرهەنگەدا کۆ دەکرێتەوە بەوشە تاکوتەرایەکانی نێو بنزارەکانیشەوە. بابزانین مامۆستا لە کوێوە بەرەو کوێ هەنگاو دەنێ و ئامانج چیە لەو پرۆژەیەدا. مامۆستا ورد و درشت هەمووی لەو فەرهەنگەدا کۆ دەکەوە ئەوەی لە دیالێکتی ژوور و ناوەڕاستدا هەیە. ناتوانین بەو شێوە بڵێن چونکە زۆرە ئەوە کاتێکی یەکجار زۆری دێوە کارێکی تاکە کەسی نییە حقیقەت ئەوە کاری دەستگایەکە کەەوە بکە پێویستی زیاتر لەوانەیە بە 500 کەس بێ هەتا و کارە بکە گەر بمانەیە بە ورد و دروشتەوە کارەکە بەرە و تەواوکارێکی باشی بین. بەڵام ئەوەی من دەیکەم ئەوەی کە لە دەستت دێ لە تەمەنی خۆدۆکۆ بۆ من پرۆژەی تەمەنە ئەوەندەی کە لە دەستم دێ و کە پێم دەکرێت تۆماری دەکەم وا کارەکەی من کارێکی زیاتر مەیدانیە لە ناو خەڵکە لە ناو ولادیەکاندا لە پیاوی پیرە و پەیوەندێکی زۆرم هەیە لەگەڵ هەموو پارچەکانی تری کوردستان لە باکوورەوە لە کوردەکانی کازاقستانەوە لە کوردەکانی ئەرمینیاوە لەهجەکانی یان بنزارەکانی وڵاتی سەرحەدی تێدایە، جزیرە بۆتانی تێدایە، دەرسیمی تێدایە، مەڕەشی تێدایە. بە پێویست یان ناتوانانی مەسەلەن تۆ مشت و ماڵێک تەواوی ئەوانە بکە یان مەسحێکی هەمویان بکەی، بەڵام ئەوەندەی کە پێت دەکرێت دەیکەی. ئەوەی کە پێم دەکرێت دەیکەم دەبێ وا بڵێت چونکە تۆی ئەوە مامۆستا دەگەڕینەوە سەر ئەو بابەتە، بەڵام پێم وایە فەرهەنگێکی شت تایبەت بە گزارش و دەستەواژە یاساییەکان لە دیالێکتی ژووردا چاپ کردووە لە دیاربەکر. ئەوە دەستگای باشە لەنێوە بمبورە لەناو ئەو هەموو نووسەرە لە باکوور یان لە شێوەزاری سەرو تۆ یەک کە خەڵکی هەولێر و سنووری جوگرافیایی دیالێکتی ناوەڕاستی ئەو کارت کرد و ئەوانیش پێیان خۆش بوو. چۆن بوو؟ بەڵێ من لەبەر ئەوەی کە چەند جارێک بەشداری یان لەگەڵیان تێکەڵاو بووم دیار بوو کرمانجەکەی منیان زۆر پێ باش بوو، وەکو ئەزمونێکی چەند مامۆستایەکی زانکۆی ماردین بوو کە من بە کرمانجەکە قسەم کرد هەستیان پێ نەکرد کە من خەڵکی ئێرە بم و سۆرانی بم. لەبەرەوە هەڵیان بژاردم یان بە شێوازێکی ئەکادیمی بوو. حقیقەت نزیکەی 5-6 ساڵە لەو دەستگایە لە بۆ فەرهەنگێکی یاسایی کار دەکەم. فەرەنگی بڵێن بەرجیەکەممان چاپ کردووە بە زاری کرمانجی سەرو یا ژۆرین، شتێکی زۆر باش بوو. 4 ساڵی ڕێکی برتاوەکو ئەو بەرجی یەکەم نزیکەی 300 لاپەڕەیە بە زاری کرمانجی سەرو بە زمانی تورکی و زمانی ئینگلیزیشی تێدایە. دیالێکتەکانی تێدانە تەنیا کرمانجی سەروی تێدایە. کرمانجی سەروە گوتت کە قسەم کرد نەیانزانی خەڵکی سنووری جوگرافیای دیالێکتی ناوەڕاستم. فێربوونی شێوەزار یان هەر زمانێکی دیکە شتێکی ئاساییە، بەس فۆنەتیک و دەربڕین چکە گوتت قسەکردنم فۆنەتیک و دەربڕین چۆن کۆنتترۆل دەکرێت، چۆن ئەو لەسەر زمان من ینی گوێی من گوێیەکی زۆر مۆسیقای خۆ مۆسیقایی نیم مۆسیقاژن ئەوانیم، بەڵام گوێیەکی زۆر مۆسیقیمە هەر لە منداڵیەوە مەسەلە من گوێم لە کەڤۆکەی حەسەنی زیری گرتووە لەبەرم بووە. هەر لە منداڵیەوە یەک لەو گۆرانیانەی کە زۆر تاسی لەسەر کردم کە من گوێ لە زاری کرمانجی سەرو بگرم. گۆرانیەکی کوردستان ئەسلیکا قادرە کە لە ڕادیۆ یەریڤاندا دەیگوت وڵاتێمە کوردستان ئەو گۆرانیە و گۆرانی حەسەنی جزیری ئەو دوانە زۆر لە منداڵیەوە لە ساڵی بڕین هەفتاوە من گویان لێ دەگرم. ئەوانە وای کرد کە خۆشەویستێکی زاری کرمانجی بۆ من دروست بێت. ئەوە کە چوومە یەکەم جار کە چوومە دیاربەکریش
کەم تێدەگەیشتم لە وزارە بەرەو لەوێەوە بڕیارمدا نزیکەی 56 کتێبم کڕێکە هەمووی لەسەر زاری کرمانجی بوو. اینجا دوایی گوێ لە هەموو گۆرانیەکانی زۆربەی هەموو نابڕام زۆربەی گۆرانیەکانی کرمانجی سەرو بگرم. اینجا دوایی تێکەڵاوێکی زۆر خەڵکی ئێوە بکەم. اینجا دوایی بچمە لادیەکانیان لەگەڵ پیرە مێرد و خەڵکە بەتەمەنەکاندا قسە بکەم. ئەوان هەموو وار کرد کە فۆنەتیکەکەی ئەوێ زۆر پێ و ئاشنابم تا ڕادەیەکیان لەوێ کەسێکە بوو چاو ساغید بک بۆ چوونە لادەکان من هاوڕێم زۆر بوو. یعنی ئێستا من بچمە هەر وڵاتی بڵێم هەر شارێک لەو شارانە نزیکەی هاوڕێک دوو هاوڕم تێدا هەیە لە دادیەکاندا یان لە شارەکاندا لە دیاربەکر لە ماردین لەوان لە مەلازگر لە سێر ئەو هاوڕیانە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتەکانەوە دروست بوون یان بە سەردانی هەردووچی بە هەموو بە هەنێکیان بە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان هەنێکیان بەهۆی ئیشکردنەوە هەنێکیان بەهۆی گەڕانەوە بۆ شێوازە دروست بوون. ئەوانیش پەرۆشیان لە بۆ زمان زۆرە بۆیە هاوڕێتی توز و قوبوڵ دەکەن. ئەوان لەبەر ئەوەی وڵاتێکن کە 100 ساڵە نزیکەی زمانی کوردی تێدا قەدەغەیە لەبەر ئەوە کا شتێکی وا دەبینین پرۆشخوان و ئامادەی خۆشیان تێدا دەبڕن حقیقت بۆ هاوکاریکردن زۆر باشن و سوودیشی زۆریشم لەیان بینیوە. دەستت خۆش بێ. بابگەڕنەوە سەر فەرهەنگە سەرچەکەی خۆمان ئەو فەرهەنگەت ناولێ ناوە یان هێشتا ناوکرد نەبڕ فەرهەنگی زارەکانی کوردی بۆ شێواز فەرهەنگی زارەکانی کوردی. ئاخر تۆ دەڵێی باسی جوگرافیایی خوارو ناکە ینی زاری خوار تێدانە من توانایەکە هی تاکە کەسی هەر ئەوەندە دەکرێت ئەخرەکە هەمووی دەگرێتەوە ئاخر لە زمانی کوردی ئەگەر لەیەکێک زیاتر بدەبێتە زارەکان دەبێتە کۆ ئەوەش دوو زارەکەەوە هەدا دەبێتە زارەکان زارەکان ئەمن ڕێی وایە دەبێتە چەند زارێک ئەوە چونکە کە گوتت زارەکان ینی چەند زاری هەمانە لەیەک لە زمانی کوردی لە یەک زیاتر بوو دەبێتە زارەکان جەمع بەڵام لە عەرەبی نا یەک و دوو هەیە لە پاش دووەکە دەبێتە جەمع لە هی کوردی لە یەک زیاتر بێت دەبێتە جەمع. مامۆستا ئەگەر ئەتۆ 4 کوڕت هەبێ باشە دوو کوڕت سەردانی من بکەن ئەمن ئەگەر بڵێم کوڕەکانی مامۆستا ناسی هاتنە لام ڕاستە ئەگەر بڵێم دوو لە کوڕەکانی مامۆستا ناسی هاتنە ئەویش ڕاست هەردووشی ڕاست بەڵام ئەوە قاعدەیە من هی من نییە زمانی کوردیە ینی لە یەکێک زیاتر بۆ دەبێتە جەمع دەبێتە جەمع. زۆر باشە. لەکوێوە دەستت پێ کرد پرۆژەی ئەو فەرهەنگە یەکەمین خاڵ یەکەمین نقطەکە بڕیارتدا ئەو فەرهەنگە کۆ بکەوە؟ ئەوە لە بیرکردنەوەیەکی یەکێک لە شەوەکان بوو کە من ئایا دەتوانم چ شتێک بکەم نەک دەمەوێت چی بکەم ئەوەی کە پێم دەکرێت لە دەست دێ من کار دەکەم من کاری منەوەنی کە موچە وەرگرم دانیشم لەبەرو کارەکەی من کاتی زیاترە بەڵام کاتە بەتاڵەکانی خۆم چۆن و بەربهێنم بۆ شتێک کە خزمەت بێ چی بکەم باشە یعنی من حەزم لە چیە خۆم هەر لە من لە سەرەتاوە لە هەشتاوەکانەوە حەزم لە زمان بووە یعنی یەکێک لە وانێک کە لە زمان وەرنەگیرم چونکە زمانی عەرەبی من دەوری دووەم بوو چونکە من تەقدیمی زمانی ئینگلیزیم کرد لەبەر ئەوە وەرنەگیرم جا ئەو حەزە هەرما بوو. ئەو حەزت لە بۆ زمان لە ئەدەبیات دروست بوو لە ئەدەبیات جا ئەو حەزەم هەرما بوو. ڕۆژێکیان ئاوە بیرم کردەوە کەەوە ئەو کاتانەی خۆم چۆن و بهێنم بۆ شتێکی باش ئەوە بوو کە بیرم لە زمان کردەوە باشە لە زمان ئەوەی زۆرە لقی زۆرە بەڵێ کامیان باشە من حەزم لە زاری کرمانجیە باشە لە بەرچی زمانی ئینگلیزی فێر دەبم زمانی عەرەبی فێر دەبم باەکێک لە زارەکانی خۆم فێر بوو جوانە کەەوە بوو دەستم بۆ پرۆژەیە کرد دواییش دەستم بە پێداچوونەوەی کتێبێکی مامۆستا عەبدوڵڵا پەشێو کرد کە کردوبیان بە کرمانجی هەڵەیەکی زۆری تێدا بوو پێداچوونەیەک لە نزیکەی 8 مانجی خایاند بەرجی یەکەمی بەرجی دوم 6 مانجی خایان بەرجی سێم نزیکەی 7 مانجی ئەوە شارەکانی مامۆستا پەشێو بە کرمانجی لە باکوور چاپ بووە پێداچوونەوەکانی بەشی کرمانجەکە هەموو من کردووە لەوێەوە ئەوە زیاتر ینی هانیدان بەڕاستی کە بە دوای فەرهەنگەکە بکەوم و چەند کەسێک هەردیسان هانیاندام کە
کارێکی تاکە کەسیە بەڵام دیسان دەتوانێت خزمەتێکی باش بکە لەبەرە وازم لێ نێنا تا ئێستام هێناوم چینە ساڵێکی تر دووبەرێک سێبەرجی لێ چاپ دەبێت. ئەو کتێبەی مامۆستا پەشێو کە سێبەرگە گوتتوانە گۆڕاوە بۆ دیالێکتی ژووروی یان ڕێنووسەکەی کراوە هەم بە ڕێنووسەکەی کرمانجی سەرنووسراوە هەمیش بکراوە بە کرمانجیکردنی کتێبە. جوانە کە بڕیارتدا فەرهەنگەکە کاری لەسەر بکەی و دەستت پێکرد لە فەرهەنگەکانەوە هاتی دەستت پێکرد یان مەدانی سەردان و شەی ناودەوی خەڵک نا بە پێچوانەوە من ئاخیشت کە سەیری دەکەم فەرهەنگەکانە چونکە لە فەرهەنگەکان زۆر جێگای باوەڕ نییە ئەمە یەک دووش سنووردارە بە تەنیا و شەیەکە و واتاکەی دەڵێ ئەوەی من دەیکەم ڕستەی لەگەڵە گرەی لەگەڵە گرەی ناوی لەگەڵە مەتەڵی لەگەڵە زارگۆتنی لەگەڵە گۆرانی لەگەڵە لاوکو حەیرانی تێدایە لە هەموو ئەوانەی کە پەیوەندیان بەوشە هەیە هەموو تێدا دەنووسێت. ینی تۆ بەش بەشت کردووە لاوک حەیران و ئەو شەیە مەسەلەم و نانە ئەو شەیە دەگەڕێم لە شوێنێکەیە نمونەیەک لە حەیرانێک بۆ دەبینەوە لە ئەو شەی ئەنگۆرە زیاتر کە لە گۆڤاری ڕامان بڵاو بۆتەوە کە لە دوسێ سایتیش بڵاویان کردەوە نزیکەی 12 لاپەڕەیە بە کرمانجی بڵین سەر و بە کرمانجی ناوەڕاست ئەنگۆرە بەڵێ ئەنگۆرە لە فەرهەنگی هەنبانە بۆرینە شێوەی مامەژە هەیە بەڵام ئەوەی من سەیری کە 12 لاپەڕەیە کە لە گۆڤاری ڕامان بڵاو بۆتەوە لەگەڵ فەرهەنگەکانیش بەراوردی کە بزانە ئەوان بە 5 وشە یا بە 2 ڕستە وازیان لە وشەکە هێناوە بەڵام ئەوەی من سەیری کە چەند فۆلکلۆری هی ناوچەی قامیشوی تێدایە کە هەتا ئێستا ئەوانە نەهاتۆتە سەر کاغەز فۆلکلۆری ناوچەی سەرحەدی تێدایە کە نەهاتۆتە سەر کاغەز ئەوە هەموو لەو وشەی ئەنگۆرەیدا دەبینی ینی بە ڕستەوە بە گۆرانیەوە بە ئیدیۆمەوە دیۆمەکانی ئەوان وشەی ئەنگۆریان هەیە هەنگەمەک زیاتر لە بۆم ڕوونکەوە و شێنگۆرە بۆ من نابۆ جێگرن دوای من دەتوانین بخۆنەوە بەڵام جێگر پێویستە بیزانم ئەنگۆرە ینی بە عەرەبی غەسەقی پێ دەڵێن غەسەق یعنی ئەو کاتێک کە ڕۆژ ئاوا بوو ئەو لە حەزەیە کە ڕۆژ ئاوا دەبێت پێ دەگوترێ جا پێناسەی ئەوە لە چۆن دەبێت دەڵێ کە سێرە هەڵگیرە ئەنگۆرە ئەوە ئیدیۆمەکی ناوچەی پشدەرە یعنی وەکو تعریفی وشەکەشە کە سێرەی تڤنگ یعنی ئەو وەختەی کە ڕاوچی لە ڕاوێ دەگەڕێتەوە چ کاتێک دەگەڕێتەوە کە تاریکی دادێ ئەو وەختەی کە تاریکی دادێت چیە ئەنگۆرەیە کە ڕۆژ ئاوا بوو دەبێت ئەنگۆرە سێرە ناگیری کە سێرە هەڵگیرە کاورای تڤنگچی کە سێرەکەی خۆی هەرگە دەگەڕێتەوە ئەو وەختە ئەنگۆرە داتێ لەبەرەوە گەنە ناگەڕێتەوە ماڵەوە تاوەکو ڕۆژ ئاوا دەبێت ئەوە یەک لە شتانەیە کە جیاوازی ئەو فەرهەنگە لەگەڵ فەرهەنگەکانی ترەیە. ڕاستە ئەنگۆرە ینی مەبەست کاتەکێ نەک ئەو ڕەنگە نیمچە پرتەقاڵیەی لە غڕۆب دروستە ئەوە زەردەی ڕۆژ ئاوای پێ دەکوت ئەوە هێشتا ڕۆژ ئاوانە بۆ زەردەکەیە ئەو وەختی کە زەردەکە نامێنێ ئەوە ئەنگۆرە ئەوە ئەنگۆرە زۆر جوانە. مامۆستا ئەوەی کە ینی شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو لای توک لە سەردانەکانت بۆ دێهاتەکانی باکوور چ شتێکی زۆر سەرنجڕاکێش هاتە پێشت لە ڕووداوەکان لە ڕووداوانە لە لادەیەک بوون لە ناوچەی دیاربەکر قسەمان دەکرد باسی سیاست بوو دیار بوو کابرایکی عمری نزیکی 75 ساڵ دەبوو گوێی لە قسەکانمان بوو بەلامان دەتێپەڕی گوتی لاوێ من بێراوی تونەیە بێراوی تونەیە من ئەوە زۆر سەرنجی ڕاکێشام و وەستام لەگەڵ برادەرەکەم گوتم با بگەڕێنەوە بزانین ئەو کابرایە چی گوت کە گەڕانیەوە لێمان پرسی گوتم خاڵ شتێکی ئەو هات گوت گوتم مەبەستە چێ گوتی ینی خێری نییە ئێمە لە کوردی دەڵێن خێر و بێر کەواتە خێر ئەمە تا ئێستا لە هیچ قاموسێکی کوردی نەمان نووسیوە بە کوردیەکەی چیە بێر یان خێر و بێر خێر و بێریش کەم جار نووسرا هەر خێرەکە وەکو خێر نووسراوە دیارە پێش ئەوەی کە ئیسلامەتی بێتە ناو کوردی وشەی بێر بۆ خێر بەکار هاتووە لەبەر ئەوە یەک لە وشە هەرە جوانەکان و کە گوێم لێ بوو
ینی وشەی بێر مانای خێرە وە لە باکوور تا ئێستاش بێر بە تەنێ بەبێ خێرەکە بەما بۆ لە هەندێک گوندەکان لە هەندێک لای ئەوانەی کە تەمەنیان گەورەیە ئەو شانە ماوە بەڵام لە نەوەی نوێیاندا بەداخەوە ئەو شتانە بەدی ناکرێت. کاک ناسح لە فەرهەنگەکەدا ڕێنووسەکەت چۆنە ینی بە کام ڕێنووس بە ڕێنووسی ئەکادیمیا ئەکات چونکەوە باشترین لەگەر هەندێک نەقستانیشی تێدایە باشترین ئەو ڕەزامەندی گشتی بەڵێ لە هەمیان باشترە و کێشەی دووا و دوای چارەسەر نەکردو بەداخەوە کە چارەسەرەکەشی زۆر ئاسانە ئەو کێشەی هەیە لەبەرەوە دیسان من هەر هی ئەکادمیان بەکار ینی چارەسەری نەکردو ئەکادمیە چارەسەرەکەی چیاگەر کە ئەکات دووا و دویا دەبێ نیشانەیەش تایبەتێ بنەک بە دواوەکە بنووسی یا دوایەکە باشترین ئەلفوبای ڕێنووسی ئەلفوبای زمانی کوردی هی کوردەکانی ئەرمینیایە ئەو چارەسەری ئەو دوایەیان کردووە و ئەو دوو واوەشیان کردووە جاران کۆڕی زانیاری کوردی چارەسەری دواوەکەی کردبوو دیار بوو بەجیان نەکرد یا ئەهمالیان کرد چێ چارەی کرد بۆ کەسە چێ کۆڕی زانیاری کورد لە بەغداد ڕۆژەی کەسێک بووە مهمی هینا کۆریز کە دەڵی کۆڕی زانیاری کوردی مەجموعە کەسێکە ئیترەگە کەسێکیش اختراحی ئەو شتێک کە دەبێ بەڵام هەر لەسەر کۆڕ حسابات چکە کۆڕ کارێکی دەستە جەمعیە چۆن بوو چارەسەرەکە کە پەیڕەو نەکراوە ئەو دوو واوەش دەکەی هەمزەیەکی لەسەر واوێکی بچووک لەسەر دەبێتە ئازەمەیەش لەسەرەوە ئەوە دووا و چارەسەر کرد ئەوەی ئەرمینیای ئەلفوبەیەکەیان چۆنە کە دەڵی چارەسەری کریلیکیە چارەسەری لەباتی دوای ئیشارەتێکی تایبەتیان هەیە دووا و ئیشارەتیش تایبەتیان هەیە لەبەرەوە ئەوە کاتێک دیار دەکەوێت کێشەکە چیە کا دەبێتە سێوا و سەیە چونکە هەمانە سێوا و سێمە واو هەیە ئەگەر ئەو دوواوە چارەسەر بکرێ تووشی ئەو سێواویە نابین تووشی ئەو سێیایە نابین هەڵی کەمتر تێدا دەکرێت بە سەلیقە چارەسەر ناکرێت تیپی پیتەکانیان ئارامی ئەوان کلیلیک ینی وەکو سلاوی وەکو نزیکە لە ڕووسی زۆر باشە ینی تۆ پێت باشە ئەوەی وان پەیڕەو بکرێت لە زمانی کوردی ناکرێ بەڵام ژێکی زۆر و ئێمە لە بۆ دوو کێشەی بچووک هەموو ناتوانین ئەو هەموو مێژووی ڕێنووسی خۆمان بەسەر بەڵام ئەگەر ئەو دوواوە زۆر بە ئاسانی چارەسەر دەکرێت بیان کرد بە ترە و کێشەیەش نەدەما زۆر باشە ینی تەنیا بە ڕێنووسی خۆمان بە ڕێنووسە نووسیوتا ئەوەی بەلاتینیەکەش با بەلاتینەکە ئەو فەرهەنگە یەکەم فەرهەنگ دەبێتکە بە هەردوو ڕێنووسی زارەکانی زاری کرمانجی ناوەڕاست و زاری کرمانجی سەرو دەکرێت ینی لێک لاپەڕەدا لێک ئەوەی چۆن دەکرێت یەکێکیان بە ئەلفوبای کرمانجی ناوەڕاست بڵین وا قسە بکەین سۆرانی و کرمانجی اینجا دەبێتە کرمانجی سۆرانی ئەوە هەر بە ئەلفوبای کرمانجی ناوەڕازانی خۆمان هی باشوور قاموسی ئەوەی ترییان هەر بە ئەلفوبای لاتینی دەبێ ینی بای کرمانجی سەروی دەبێ کرمانجی سۆرانی کرمانجی ئەوە دوو هی سێم چ دەبێ سۆرانیەکە کرمانجی ناوەڕاست بە ئەلفوبای خۆمان هی کرمانجی سەروش بە ئەلفوبای لاتینی ئەوە بۆچی ئەوە بۆ کەسانی ئەکادیمیە کە دەیانەوێت فێر بن لە ئەوەی لە ئیبتیداییەوە تاوەکو کەسێکی ئەکادیمی ئەو قاموسە دەتوانێت بەکاربێنێ ینی بە سێ شێوە دروست دەکرێت یەکەم ینی یەکەم قاموس دەبێت لە زمانی کوردی بەو شێوە دەبێت مامۆستا لە زارە کوردیەکاندا هەندێک گزارشت و شێوە دەربڕینی زۆر ناوچەیی هەن تەنانەت ماڵە و ماڵیش هەن هەندێک دەربڕین هەیە بۆ نمونە لە گوندێکدا لەوانەیە شێوە ئاخاوتنی ماڵێک لەگە ماڵێکی دی هەندێک جار هەندێک دەستەواژە هەبی جیاوازبی ئەوانە لە فەرهەنگەکەی کۆ دەکرێنەوە ئیشی لەسەر دەکەی ئەوەی کە گوێ لێ دەبێت ئەوەی کە دەبینی پێویستە تۆماری بکەیت ئێمە هێشتا لە قۆناغی تۆمارکردنداین ئێمە هێشتا کە زمانی کوردی هەمووی تۆمار نەکراوە لەبەر ئەوەی ئەگەر تۆ تۆماری نەکەی ون دەبێت ئەمە بۆ تۆمارکردن بۆچی باشە یەکەم ئەوە زمانی خۆتە دووەم ئەمە سوودی لە دەبینین بەیانی لە بۆ زاراوەدانان ئێستا من زاراوەی بووک مارکەیە ئەو
پەڕە کاغەزە یان ئەو پەڕە خێتەی کە لە مابینی نێوان کتێبێک دادنی بۆ خوێندنەوە لەو قاموسەنویانە وشەیان بۆ داتاشیوە بەڵام من بە لێکۆڵینەوەی خۆم نزیکەی 6 تاوەکو 7 وشەی کوردی هەیە کە بەکاردێت لە ناوچەکانی کوردستان لە بۆ بوک مارکتی وشەکان زۆرن لە ڕامان بڵاو کراوە لە گۆڤاری ئەکادیمیای کوردی وەکو لێکۆڵینەوە وشێکت لە بیر نییە پێم بڵێ لە وەختەیان نایەتەوە بێستا پێت دەڵێم مەبەستم جا ئەوە 6 هەفتا ئێمە زاراوەمان هەیە باشە ئەگەر کۆکرا بایەوە ئەگەر بنووسرابایەوە پێویست بەوشە داتاشی نەوە بووی بە ئاسانیدا دەناو لە بۆت یعنی هی لە باکووری شەمانە لە باشووری شەمانە زۆر باشە ئێستا تۆ شتێک لای من دروست کرد زۆر لەگەڵ زۆر میوانەوە باز دەکەم هەروشەیەکی نامۆی بێگانە هەبوو یەکەم زار دەبێت تۆ لە فەرهەنگی خۆت بۆی بگەڕی ئەگەر نەبوو ئەو جادای بتاشی وایە زۆر باشە تۆ دەڵێ هەموو شێک لە هەر ناوچەیەک بەکاربێ من ئەوی بەدەست کەوت ئەوی بەدەست بەڵام هەندێک گوشای هەیە دەربڕینەکەی لە ناوچەیەک بۆ ناوچەیەشی دی گۆڕانکاری بەسەردا دێ بۆ نمونە گڵ واتا خۆڵ لە هەولێر و دەوروبەری دەڵێن گر ئایا گر هەڵەیە یان تۆپێت وایە گر دەبێ بنووسێ و زمان هیچ شتێک نییە ناوی هەڵە بێت چکە بەکاری دێنی و تێی دەگەی ئەمە گۆڕانکاری بەسەدا هاتووە ئەو گۆڕانکاریان گۆڕانکاری سروشتین یان شت زۆر ئاساییە مەسەلەن لە ناوچەی بادینان بوون هەندێک عشیرەتیان دەڵێ بوین هەندێک عشیرەت دەڵێ بین دەبێ هەرسێکی بنووسێ ئەمە بۆ تۆمارکرد نابێت تۆ بە زمانی ستاندەردەوە شتێکی ترە زمانی ستاندەرد دەتوانانی هەر کاتێک بڕیا لەسەر بدەیت بەڵام کە ئەگەر وشەکەت تۆمار نەکرد ون دەبێ نامێنێ زەرە یعنیەوە زیانێکی لە زمان زیانی گەورە ئەوەیە کە وشەکە دوون پێتوانی ئەو شێ زیادەمەدەم بە هەڵا هات بێ ئەمە نا دەبێ بنووسێت تۆماری بێ با زیاد هەرچی بێ بەڵام دەبێت تۆماری بکەیت بەڵام بۆ ستاندەرد کامەیە هەڵدەبژێری ئەوە ئیشی ئەکادیمیایە مامۆستاجان قەینا ئیشی ئەکادیمیە بەڵام ئێمە دەبێ دەستبار لەگەڵ ئەکادیمیا بگرین ئەوەندەی کە درچی پێدەکەین و ئاوازمان پێی دەشتێ ئەگەر ئەو شەیە بنسینەیەکی هەڵی هەبوو لە دەربڕیندا چونکە هەموو شەیەک بنەمایەکی هەیە بۆ دروست بوون وانە ئەگەر نمونەیە کرد بدەمێ ئێمە دەڵێن نیوران هەندێک شوێن دەڵێن نیڕوان نیڕوان هەڵەیە وایە ئەخر بەکاردیان نا ئەجان ئەمەی باب و باپیرانمان کە دانراوە ناتوانانی دەستی لێ بدەیت هەڵە بیان هەڵە نەبێت دەبێت تۆماری بکەیت اینجا ئەکادیمیە کامەیان دەخاتە ناو سیستەمی خۆی کە ئەمە ئەساسیەکەیە ئەو ئەوانش بنزارەکان ئەوە جیایە ئەوە بستان تۆ کۆکەرەوەی تەترەکردن عیدی ئەکادیمیە خۆ من کەسێک من ناتوان بڕیاردەم لە زیاتی زانە مامۆستازە بەڵێجان ئەکادیمیا لە هەموو دنیا چۆن ئیژەکە ئەکادیمیای زمان مەسەن با بڵێن ئەکادیمیای زمانی ئینگلیزی زانکۆی ئۆکسفۆرد زاناکانیان شتێکی نوێ دێنە ناو علم شتە نوێیەکە تعریفێکی بۆ دەکەن شەرحێکی بۆ دەکەن دەیدەنا ئەکادیمیا خۆی زانکۆ یەک گوشە داناتاشێ دەڵێیشی من نییە چێ ئیشی زمان زانەکانە زمان زانەکان کوێیە کۆڕی زانیاریان ئەکادیمیانە ئەکادیمیە ئەگە سەعات 12 شەویش بی مجلسی وێزەرە ئەنجومەنی وەزیران ئەمری پێدەکات دەڵێ سەعات 12 شە دەبی کۆبوونەوە بۆ بەیانی سەعات 8 و شەیەک بۆ ئەو دیاردە زمان زانستی نوێ دیاری بکەن سەعات 8 بڕیاری پێدەچێ سەرۆک وەزیران ئیمزای دەکات سەعات 8:09 بەسەر هەموو دام و دەستگاکانی وڵاتدا دابەش دەکرێت لە بۆ ئەو مشتە دەبێت ئەوە بەکاربێنین بە کەیفی خۆتان ناتوانانی هەر دەستگایە ڕاگەیانیش بڵاو بێتەوە ناتوانێت بە کەیفی خۆ یەک وشەوە ئیلا تەماشای ئەکادیمیادا کە سەرچاوەیان هەیە وشە ئاوا دادەندرێ ئاوا تەسبیت دەکرێت ئێمە کەناڵ 24 وشەیەک دادەتاشێ ڕوودا و شتێشە دادەتاشێ ئەم توش وشەیە ڕۆژنامەی هەولێر شتێکی دادەتاشێ باوا زمان دەشێوێندرێ لە خەڵک دەشوێنەوە ئەوە کە تەرجمە دەکەی چی تەرجمە دەکەی خەڵک بە خەڵک چ دەڵێ ئەمە ئەوە هەرچێک وشەوە یەک شتەیە ئەوە سەر لێ شێواندنی زمانە سەر لێ شێواندنی خەڵکە کەمتر لە ئیشەکەی تۆ تێدەگەن مامۆستا جیا لەو فەرهەنگەکان جا لە سەردانی مەیدانی و زاری خەڵک لە دەمی خەڵک کە ناوچە بۆ ناوچە گەڕاوی لە دەق ئەدەبیەکان سوود وەردەگری بۆ ئەوە چونکە شاعیر هەیە
لە دەقێکی شعریدا و شەیەکی نوێدا دەتاشێ هەندێک دەربڕینی نوێ هەیە نووسەرەکان دروستی دەکەن لە ناو دەقەکانیاندا ئەوە زۆر جار بە داهێنانی زمانی ناوی دەبن سوود لەوانە وەردەگرین ئەمانە چونکەن من دائیمە ئەسڵەکە دەکەمە بناغا اینجا دوایی ئەوە قۆناغی دووەمدا دێکە چ دەکرێت چ ناکرێت بەڵام لە ئەسڵەکە دەبێ ئەسڵەکە تۆ تۆمار بکەیت هی ئەحمەدی خانی هی مەلای جززیری ئەوانە ئەدەبی کلاسیکینە ئەوە سەرچاوی دوم زارگۆتنیان فۆلکلۆر ئەوانەی باوکو باپیرانە مەسەرەن دەبێت ئەوە بەو شێوازە پێدا اینجا ئەوانەی نوێیەکانی تر ئەوە دەبێتە قۆناغی دووەمی کۆکردنەوەی فەرهەنگ و زیادکردنی ئەگەنا ئێمە کێشەی ئەوەمان هەیە کە ئێمە هەمومان تۆمار نەکردو ئێستا ئێمە بنزارەکانی هەولێر مەسەلەن باوە هی عشیرەتی زراری هی عشیرەتی هەرچی مەسەلەن زمە بڕۆناو عشیرەتی هەرچی من وشەیەکی یەکجار زۆری عشیرەتەم لایە یعنی وشەی زۆر جوان زۆر کەواتە ئەمە ئەو هێشتا لەو قۆناغیدان تۆ بەوە ڕناگەی ناتوانانی ئەمە نمونەیە کرد دەدەمێ نووسەرێک هەیە لە چیرۆککاندا دڵنیانی مامۆستا جەلیل کاکەوەسیان عەبدوڵڵا سەراجە یەک لەو دوانەیە وشەی بنیاژەڵی بەکارهێناوە چۆن بنیادەم هەیە بنیاژەڵی بەکار ئەمن پێم وایە داتاشینێکی جوانە ئەوە سوودی لێ وەربگری بۆ فەرهەنگ دەکرێت بەڵام قۆناغەکە و چی پێم گوتی ئەو ئێمە جارێ با ئەوانەی کە هەمانە کە هەیە هێشتان کۆ نەکراوەتەوە زیاتر ئەوەی کە دایت تاشی تۆ دەبێت ئەولەویەت بدەیە کامە کار ئێستا بۆ ژیان ئێستا سەرچاوەکانی ئینسان کە دەژیت چوارشتە یەکەم هەوایە دووەم نانە ئەوانێ ئەوان بەڵام بێ هەوا تۆ 2 دقایان 5 دقە دەژی بەڵام بێ ئاو لەوانەی 2 ڕۆژ بژی ئەکامەت پێویستە ئۆکسسیجین هەڵدەبێ ئەوە زار هەوایەکە دروست دابنی بەڵێ اینجا بە دوای ئاودا بگەڕێ زۆر باشە پێت وانە باسی هەرچەکانت کرد پێت وانە دەوڵەمەندتربوونی زمانی شێوە ئاخاوتنی هەرچەکان پەیوەندی بە کۆچەرێتیانەوە هەیە لە هەموو ناوچەکان زمان لە ژینگە دروست بووە یعنی ئێستا زمانی ئێمە سەیریکەی زۆربەی شت لە زراعەتەوە هاتەوە ژینگەکارەی و کشتتوکاری بووینە هەموو کۆمەلگایەک بەو قۆناغەکەواتە شێشی ئاسایەت و ئەگەر لەوێ وەربگری و زمانی هەموو دنیا شەر بۆ شێوازە ئیش دەکەن فەرهەنگەکەت کەی تەواو دەکەی تەواوبوونی نیە پرۆژەی تەمەنە کەی چاپی قۆناغ بە قۆناغ هەر ساڵێ کە ئەوەی کە لە زیاد دەکرێت چاپ دەکرێت هەر ساڵ بەڵام ئێستا لە قۆناغی ئەوەداکات بەس قۆناغی یەکەم زەحمەتە تاوەکو هەموو پیتەکانی تێدایە بەڵام دواتر پاشکۆی دەبێ ئەوان دێت چەند زیاد دەکرێت چکە زۆر من ئێستا گەر هەمووی بستم هەمووی چاپ بکەم تا 10 ساڵ تیش چاپ نابێت چکە سەرچاوەکان مێگزار زۆرە ئامادەکاریەکانی زۆر تێدایە مەسەلەن ناتوانم هەمووی بەیەکەوە بنووسمەوە و ئەگەر خۆشم نەبێ زەحمەتە کەسیشتر بەو کارە هەستی لەبەر ئەوە جارە من تەنیا دوو بەرگ وەکو 1200 لاپەڕێکی لێ چاپ دەکەم بۆ ساڵی دادێ چەند زیاد و چاپی دەکەم ئاوا بە هەموو ساڵ چاپ دەکرێ و بە زیادەوە ئاوا بۆ شێوازە دەست خۆش بێ دەکەم تەمەند زۆر درێژ بێ چونکە دەڵێ پرۆژەی تەمەنە بۆ ئەوەی پرۆژەکەشە زۆر درێژ بێ و هیوای سەرکەوتن بۆ دەخوازم هەر مامۆستا دڵخۆش بم لەو بەرنامەیە من زیاتر دڵخۆش بم بە و چاوپێکەوتنی گوێگران لە ڕێگەی شەپۆڵە دەنجەکان بینەران لە سوۆسیال میدیا ئەڵلقەی ئەمجاری زمانێمە تەواو بوو سوپاس بۆ مامۆستا ناسە سوپاس بۆ کاک دلێر سەلیم لە ژووری کۆنتڕۆڵ سوپاس بۆ ئێوەش کە گوێگر و بینەرمان بوون تا زمانێمە لە ئەڵلقەیەکی دیدا کۆمان دەکاتەوە سپاردەی خوابن.